بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دنهاتین ئەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە دیش بەرنامەیە ئب کوردی ژیان پشتی کۆڕۆنایە هەرچەندە هێشتا زیە ji بۆ قسەکردن ئەلسەر ناو و نیشانێکی هوسا مەزن بەڵام gelek ژبیرمەندان و دەستهەڵاتدار و کەسانên کاربدەست ئەتنهادا هەست ئب جوورێکی گۆڕانکاریات بکەن ji بۆ قۆناغا پشتی کۆڕۆنایەت هەموو بوارین ژیانێدا لەورا مەدوێتن ئەت حەلەقا ئەف جارەدا بەرنامەیە بە کوردی بەحث ئەلسەر وان پێشهاتا وان پێشبینیا بکەین و ئایا ئەگەر هاتو ڕۆژێک کۆڕۆنا بدوماهی کات دێ ژیان یا چاوا بیت و دێ چاوا هێتە گوزەرکردن ژیانە تاکی و ژیانە وڵاتان ژی ناوێ خوب ناوێ وە خێراتنەکە گەرم جەنابێ مامۆستای بکەین زۆر بەخێر مامۆستای هێژا مامۆستا ئەگەر وەکومە ئاماژە پێدا یعنی گریمانەیەکی دانین کە بیژنێ کۆڕۆنا بدوماهیک بهێتن ئەم دێ چاوا کارین ڕۆیە سیاسی و پێشبینیا بکەین کو دێ چ گۆڕانکاری دروست بن ئەت گۆڕەپانên سیاسیدا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پێشبینیکردن بۆ حاڵەتێک کە کۆڕۆنا کۆتایی پێبێ لە ئاستی جیهاندا ئێستا قسەی زۆر لەسەر دەکرێت لە بواری سیاسی لە بواری ئابووری لا زۆربەی بوارەکان پێشبینی ئەوە دەکرێت کەواتە قسەکە لەسەر پێشبینیە کەواتە ئەو قسەی کە دەیکەین ناتوانین بڵێن یەقینە تەنەبوو نییە بەنەمە بە شێوازێک لە شێوازەکان وا بیرەکەینەوە کە ژیان چی لێبێ ئەگەر کۆڕۆنا کۆتایی پێ هات کەوتر لە ڕووی سیاسی لە ڕووی سیاسی گۆڤارێکی چۆنەڵێ بەناوبانگی چۆنەڵێ سیاسی کە فۆرم پۆلیسیە فۆرم پۆلیسی ئەو پرسیارەی تۆی ئاراستەی 12 شارەزای بواری سیاسی کردو وەڵامیان چۆ دەڵێ لە کۆی هەموو ئەمانە دەڵێ ینی کۆڕۆنا لە ڕووی سیاسیەوە نەما یا لە بەهۆی کۆڕۆناوە سیاسیەکان چی فێربوون خاڵێک کە کۆی لەسەری کۆکن ئەمەیانە دەڵێ کۆڕۆنا سیاسەتمەدارەکانی فێر کرد لە ڕۆژانی ئاساییدا دیموکراسی باشە بڕیاردان لە ڕێگەی زنجیرەی بڕیاردەرانەوە بڕوا تا درێژتر بێ کەمتر دەکەوینە هەڵەوە شتێکی زۆر ڕاست و باشە بەڵام لە ڕۆژانی تنگانەدا و لە ڕۆژانی دەرکەوتنی ڤایرۆسێکی وەکو کۆڕۆنا پێویستیمان بە سیاسەتمەدارێکە زوو گورج و خێرا ڕێگەی لێ بگرێ ئەوەندە بیرۆکراتی نەبێ ئەو حاڵەتی کە لە ڕۆژانی ئاسایی بوویەتی کەواتە گوتی ئێمە کۆڕۆنا کێشەیەکە ئاریشەیەکی تەندروستی بوو بەڵام بۆ سیاسیەکان وانەیەکی سیاسی تیا بوو کە پێیانی گوت بڕیار بەدەست پێویست بەوە دەکا لە کاتی حاڵەتی ئاوا و ئیمێرجنسی لە حاڵەتی ئاوا تنگانەدا زوو بڕیار بدە جاگە بەراوردی بکەین لە نێوان ئەوروپا و هەرێمی کوردستان لەمەیاندا هەرێمی کوردستان پێشکەوتوو هەرێمی کوردستان پێشی زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان هەستی کرد بە مەترسیەوەی کرد لەبەرەوە بینی زۆربەی کەس و کارمان زۆربەی خەڵکانێکی تر لە ئەوروپا زۆر لەو خاڵەدا وێرای هەموو کەم و کورتیانی کە هەمانە بەڵام لەم خاڵەدا حکوومەتی هەرێمی کوردستان پێشی زۆرێک لە حکوومەتەکانی دنیا چۆنەڵێ جۆرێک لە پێشگیری کرد کەواتە ئەوەی فۆرم پۆلیسی لە ڕێگەی 12 شارەزای بواری سیاسی دەڵێ دیموکراسی بەمانایەک لە ماناکان بە هەموو پێوەرەکانی بۆ ڕۆژی ئاسایی بێ ئاوا بێ جا لێرە قسەیەکەیە دەڵێن کەواتە سین جوان توانی کۆنتترۆلیکە لە لای خۆی دروست بوو دوای وای لێ هات ئێستا سین دەڵێ من ڕێگە نادەم هەموو کەسێک یەکسەر بێتە وڵاتەکەی من چونکە ئێستا لە دنیا بڵاو بۆ تۆ من کۆنتترۆلم کردووە کەواتە ئایا ئەمە بمان باتەوە سەر ئەوەی کە بڵین لە ڕووی سیاسی پرسیارێکی وادێ ئایا نموزەج و نمونەی سینی باشترە لە ئەوروپا نا ئەبێ بڵین لە ڕۆژانی لە ڕووی سیاسی چونکە لە ڕووی سیاسی ئێستا هەندێک کەس ئەڵێن کاکە وەڵا دەرکەوت وڵاتە سۆشیالیستەکانی وەکو سین و ئەوانە باشتر کۆنتترۆلیان کرد نەک ئەوروپا کەواتە ئەوروپا فاشیلە نا تۆ ببیرکەیتەوە ئەوروپا لە ڕووی ئازادی و لە ڕووی دیموکراسی و لە ڕووی زۆر بابەتی گرنگەوە چ پێشکەوتنێکی بە دنیادا لە ڕۆژی ئاسایی بەڵام هەمان پێوەر لە ڕۆژی تنگانە سیاسەتمەدار و ڕێژ وزەرای بەریتانیا و سەرۆکی ئەمریکا و سەرۆکی زۆربەی وڵاتە ئەوروپیەکان لەم مەسەلەیە چون بە هەمان ڕێکارەکانی سەردەمی زوو کە ڕۆژانی ئاساییە بۆیە ڤایرۆسەکە زوو بڵاو بووە کەواتە ئەتوانی شتێ بڵێ ئێمە مرۆڤین پێویست بەوە ناکە خۆمان لە قالب دەین هەموو دقەیەک لەسەر یەک ڕێباز بڕۆین بەڕێوە لە بواری حکومڕانیدا کەەوە میکانیزمە لە ڕۆژی ئاشتی لە ڕۆژی خۆشی
لە ڕۆژێکە کە پێویستیمان بەوە هەیە تا پرس و ڕاو مەشورەت بکەین باشترە. بله بله تو نبینی مامستا بلاف بونا وی ویروسی الوان ولاتین زلهجی کل او پر پیشکفتنین لاین تندرستی همی ودگرته و بو غروریت سیاسی دفوان ولاتین زلهز کبچاو کی کم دسپی که تماشات کرو اخیری قربانی زور لکی ڕاستە یعنی بەس بڵێم بۆ غرور ناتوانم وا بڵێم چونکە پێوەرم پێ نییە بەڵام ئەتوانم بڵێم ئەوەی کە بە چاو بینیمانە ئەتوانی بڵێ جۆرێک لە خاوبوون جۆرێک لە کەم تەرخەمی جۆرێک لە تاخیربوون و دواکەوتن لە پێشبینیکردن بۆ ئەم مەسلەیە کەواتە ئەم پرسیارە زۆر گرنگە ئێمە زۆرمان پێسەیر بوو لێرە ئەو هەموو پێشگیریە کرابوو لە هەمان کاتدا ئێمە دەمانبینی یاری نێوان ڤەڵەنسیا و ئەتەلانتامان بینی بۆ نمونە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە نیە بله کە هەر لەو یاریە ئێستا 500 کەس لەوانەی مردوون ئامادەی ئەو یاریە بوون کاتی خۆی یعنی تێکەڵکردنی 70 هزار ئینسان لە کاتێکدا ئێمە لێرە پێشگیریمان کردبوو بله مەبەستم ئەوەیە کە نبینی شروع سرمایه داریجی کارتێکردنەکە زۆر هەبووە کە نەڤایە ڕاستە کەواتە ئەم پرسیارەکەیە پرسیارەکە لێرە ئەوەیە کە ڕۆژانی ئاسایی پێوەرێکی هەیە ڕۆژانی ناخۆشی پێوەرێکی دیکەی هەیە جا ئێمە ئەوە پرسیارەکەم لەوەیە چونکە ئەڵێم هەندێک کەس پێشبینی ئەوە دەکا چۆن دەڵێ سەرسامن بە وڵاتێکی وەکو چین دەڵێن توانی لە ڕێگەی هێزەوە کۆنتترۆل بکەن ئەبێ وا بڵێن ئەوروپا لە ڕۆژی دیموکراسی کاری جوانی هەبوو بەڵام لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا سین پێشی کەوتەوە کەواتەمە ئێمە چی لێ فێر بووین ئێمە ئەوەی لێ فێر بووین ئێمەش دەبێت چی بکەین کردیشمان کەواتە مرۆڤایەتی پێویستی بەوە هەیە بە یەک قالبی حکومڕانی لە ڕووی سیاسی بە یەک میکانیزمی حکومڕانی خۆی نەبەستێتەوە لەگەڵ بارودۆخەکەدا کەواتە فۆرم پۆلیسی گوتی ئێمە جۆرێک لە سیاسەتمەدار و بڕیار بەدەست و سەرۆکوەزیرانێکمان پێویستە کە چۆن دەڵێ ینی میکانزمەکانی لە قالب نەدراوێ دەستی کراوە بێ تاوەکو بتوانێت بڕیار بڵێ ئەمە مەسلەیە کە چکۆ باسی تۆ سیاسی ئێستا باسی سیاسیەکەین لە ڕووی سیاسی شتێک ئێستا سەری هەڵداوە یعنی لەم کاتی من و تۆ قسەی تێدا دەکەین هەندێک گروپی نازیزم و فاشیزم و ئەمانە لە ئیتالیا لە ئەڵمانیا دێنە گرتن دێنە دەست بەسەرکردن بۆ پەیدابوونەوەکە لەوە پەیدابوو دەڵێن ئێمە ئەم نەخۆشیە هی ئێمە نەبوو لە دەرێ بۆمان هات خەڵک بۆ ئێمەی هێناوە لە ئەنجامدا جۆرێک لە ڕەگەزپەرستی و نەژادپەرستی ممکنە سەر هەڵ بدە ئەمە باسی پێشبینیت نەکرد جۆرێک لە پێشبینی ئەکرێ کە لەوانەیە لە ئەوروپا چی دروست بێ جۆرێک لە نەژادپەرستی دروست بێ بەرامبەر بە غەریبەکان بە تایبەت ئەوەی کە شکلی لە ئاسیەویەچێ ئێستا وای لێ هاتووە کە ئەوە جۆرێکە لە جۆرەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ هەر کەسێ شکلی کۆری بێ ئاسیەوی بێ فلیپینی بێ ئەبینی ینی بە چاوێکی خراپ یان هەندێجار هەڕەشەی لێکەن هەندێجار پەلاماریشی دەدەن وا دەزان هەموو کەس ئەو شێوازە بێ هەڵگری ئەو ڤایرۆسەیە کەواتە کۆرۆنا لە ڕووی سیاسیەوە جۆرێک لە بیری جۆرێک لە لای هەندێک کەس لە لای هەندێک حزب هەیە لە ئەڵمانیا کە لە ئینتیخاباتی پێشووتر 90 کورسی هێناوە ئەوە چییە؟ حزبێکە دەچێتەوە سەر نەژادپەرستی کەواتە ممکنە بەهۆی کۆرۆناوە جۆرێک لە نەژادپەرستی دروست بێ ممکنە بەهۆی کۆرۆناوە جۆرێک لەو داخستنی سنوور گەڕانەوەی هەیبەت بۆ سنوورە لۆکاڵەکان دروست بێتەوە تۆ لە کاتێکا بینی خەڵک سنوور لەسەر ئیتالیا داخە ئەڵمانیا سنوور لەسەر ئەوی تر داخە لەسەر دەوروبەرەکەی فنلەندا سنوور لەسەر ئەوی تر داخە لەم بوارەدا ئەمە بێگومان کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە جۆرێک لە گەڕانەوە ناڵێم ئەمە دنیا وێران نابێ بەجارێ نا یعنی جۆرێک لە بیر و بۆچوونێکی لۆکاڵی ڕەگەزپەرستی نەژادپەرستی ئەکری ئەم شتانە ئەمها بەحسا ڤایرۆسا کۆرۆنات کەین چه خۆ کرد بیتن یانجی خوا کرد بیتن بەڵێ گریمان ئەگەر بژنێ خۆ کرد بیت یان کو دەست کرد بیت مرۆڤان دروست کرد بیت ئەشلانی سیاسی و هات بیتە دروستکردن ئەرێتوی دەمیدا پێشبینیا چ تشتێک تێتەکردن ئەگەر کەشف بوو کە لایەنێکی شلایەنە ئەف چەندە کریە جارێ بۆ خۆی ئەو کەسە ئەگەر ئەو هەر کەسێک ئەم کاری ئەگە کردی بێ ئەوە جارێکی تر تۆباکە کە کاری وانەکە بۆ چونکە دەرکەوت ئەمە ئەم زمانەی جاران نییە تەوبەت هێتە مەقبولکردن حاڵەتێکی هودا هەزاران باسی تەوبەی سیاسیم کرد تەوبەی دینی نا تەوبەی دینی هەر کەسێ ومن قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكان باسي ديني منكر باسي سياسة دكين توبي سياسي يعني شيء يعني جاري كتير وقوله بو حوت بشتي جاري كتير كاري واناكا
ئەگەر مرۆڤ کردبێتی بۆ چونکە لە زمانی زوو خەڵک بە کەر و وڵا خات و کوێیە کرد ئەگەر لە گوندێکی ئەوسەر لە شارێکی ئەوسەری دنیا نا لە شارێکی دوورە دەست مشکلەیەک هەبووە ناگەشتە ئەویتر هەر کەس ئیکتیفای ذاتی بۆ خۆی هەبوو ئێستا بەهۆی هۆکارەکانی گواستنەوەی زەمینی و دەریایی و ئاسمانی و هاتوچۆی بازرگانی و ئەولەمە و گلۆبالیزیشن ئینسان لە دقەیەکدا وەکۆڵێ لە هەر سەعاتێکدا ئەگاتە شارێک بۆ خۆی کەواتە ئەگەر ئەوەش کرابێ ئەوە جارێکی تر کەس بیری لێ ناکاتەوە ئەگەر ئەوە بەڵام بێمە سەر قسەکە کەواتە لە ڕووی سیاسیەوە هەمیشە کە شەڕێک دروست بوو بێ لە دوای ئەوە جۆرێک لە بیر و بۆچوونی سیاسی پەیدا بووە بیر و بۆچوونی سیاسی بۆ نمونە مثلا کە جەنگی جیهانی دووەم دروستە بێ یعنی جەنگی جیهانی یەکەم دروستە بێ لەگەڵ تەواوبوونیە دەوڵەتی عوسمانی و ئیتیحاد و تەرەقی ئەیخاتە سەر ئەرمەن دێن لە 1915 ئەوانە ئەرمەن قەڵاچۆکن ئەبینی مەسەلەن نازیەکان و هیتلەر و نازیەکان لە جەنگی دووەمی جیهانی وتیان ئەم جەنگا بێت هەندێک کەسی ینی ئیبادەکەی نەمێنێتەوە ئەم ڕەگەزە نابێت بێنە لە دنیا جووەکان و قەرەجەکان ئەمانیان هەموو خستە ینی هەمویان چۆنەڵە جینۆسایت کرد ئەبینی کەواتە لێرە ئەتوانی بڵێ قوربانیەک هەموو جەنگە قوربانی هەیە پێشبینی ئەکرێت لە ڕووی سیاسیەوە پێشبینی ئەکرێت لە ڕووی سیاسیەوە لە دوای کۆڕۆنا شەڕ هەبێ لە ڕووی سیاسی بەلێ شەڕێ نهاژی تێتەکردن دەرئەنجامی بیر و بچوونی سیاسیین جودانینە لە ئەنجامی بۆچوونی بیر و بۆچوونی جیاوازی سیاسیە لە ڕۆژانی ئاسایی باشە وەزیری دیفاعی ئەمریکا مارک ئێسبەر ئاڵێ لە دوای کۆڕۆنا پێشبینی ئەوە دەکەم فەوزا و ئاژاوە لە هەندێک وڵاتدا ڕوودا بسەدەما چتشت ئاسەواری کۆڕۆنا ئاسەواری یعنی دەرهاوشتین سیاسی دەرهاوشتی سیاسی ئەبێ دەستێتت خوشمام سێبەرز دیسان سەبارەت سیاسەتێ me ئاماژە پێدا کە دەرهاوشتên کۆڕۆنایê çi şêwazan û çi tişte te amaje bidawî çendê bilê giring e ke layanekî dîtir jî xwe vedgirîtine vîrusa korona layanê aborî ye erê bi gorayî bawera te û qeneeta te û pêşbîniya te çi tişt dihêta rûdar ئێمە کە دەڵێن ینی شار لەگەڵ شار لە ناو هەرێمی کوردستان کە دەڵێ هاتو چۆن نەبێ کەواتە ئەو چەند پێویستە ئەو شارۆچکەیە ئەو قەزایە خواردەمەنی خۆی هەبێت تاوەکو یعنی لە دەرەوە ئیکتیفای خۆی بکە ئەمە پێی دەڵێن زانە یعنی لە کابینەکانی پێشووی حکوومەتیشە شتێکە خوێنمەوە لە 2005 لە 2005 بایەخدان بەلادیەکان و خود بژێوی ئەرە بەڵێ ئیکتیفا الذاتی خود بژێوی یعنی بتوانین بژێوی خۆمان پەیدا بکەین ئەمە لە ینی لە 2005 لە بەرنامەکانی حکوومەتدا هەیە کەواتە زۆر گرنگە ئەمە بکرێ بە عەمەلی یعنی کۆڕۆنا دەری خست ئەبێ هەوڵی دنیا لە پێناوی چی بێ هەموو کەس ئابوووریەکی سەربەخۆی خۆی هەبێ چونکە کە تۆ چاوەڕێ بکەی ئێستا ئێمە ئەگە بڵێن ئێران حدودی داخست و تورکیا حدودی داخست چی بکەین چۆن یعنی دیتە گرفتمان بۆ دروستە بێ کەواتە وا چاکە لە ڕووی ئابووریەوە ئەم ئەرزە زۆرەی کە خوددا پێی داوین ئەم 50,000 کیلۆمەتری چوارگۆشەی هەرێمی کوردستانە چەند ئەتوانین سوودی لێوەربگرین بۆ ئەو خود بژێویە تەمان هەر بۆ ئێمە نا وڵاتەکانی دنیاش بیری لێکەنەوە وڵاتەکانی دنیاش بیری لێکەنەوە چونکە هەتا وڵاتانی یەکێتی ئەوروپا دەرگایان لەسەر یەکتر داخست هەندێکیان خواردیان بۆ یەکتر نانەر یعنی لە سەرەتای کۆڕۆنا کە لە ئیتالیا بین بوو ئەوەی من خوێندمەوە ئەڵمانیا سنوورەکانی لە هەندێک وڵاتی دەوروبەر داخست چونکە وتیان لە وڵاتەکانی ترەوە دێن ئەوروپی لە مارکێتەکانی ئێمە خوارد نەبن بەمانەی چیەمانە وایە کە خود بژێوی لە بۆچی مرۆڤ شێوازێکی گشتی درک مەترسیا خود بژێویە ناکەتن ئەگەر نەبیتن ئیلا دیاردەکە سیاسی هەبیتن یانجی حاڵەتێکی سروشتی هەبیتوی دەمیدا هەزر لێ چەندێت کەت ئەمە گرفتەکەیە یعنی ئەمە گرفتەکەیە کە چۆن دەڵێ قسەی جوان کراوە ینی بەلای کەمە تۆ باسی کوردکەی کورد دەڵێ پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێدە باشە ینی خۆ بیرمان لێ کردەوە بەس بە عەمەلی چەند ساڵە بزانە نەمان کردووە کەواتە ئەمە قاڵێکی زۆر گرنگە ئەوجا لە نێوان دەوڵەتەکاندا ممکنە لە دوای کۆڕۆنا دەرکەوێکەوە دەرامەتە ئابوووریەکان چەند گرنگن هەوڵ یەکێ لە شەڕەکان بەهۆی ئابووریەوە بێ کە ئەم دەوڵەتانە بیانێ و دەست بگرن بەسەر ئەو دەرامەتە ئابووریانە یەکێ لە دەستەواژە ئابووریەکانی دوای کۆڕۆنا ڕەنگە مەسەلەی چی بێ مەسئلەی ئینتەرنێت و مەسئلەی بەیەکگەیشتن لە دوورەوە دەرکەوت ئێستاکە ئەکرێ کۆنفرانس و کۆبوونەوەی ئەحزاب و حکوومەت و هەموو ئەمانە لە ڕێی ئینتەرنێتیشەوە بکرێ و ئاساییە
کەواتە ئەمە چپارەیەکە گەڕێتەوە لە ڕووی ئابوووریەوە ئەم هەموو کۆنفرانسی کە ئەکرێ لەم وڵاتە و لە هەرێمی کوردستانیشدا پارەی تیاری خەڵک بدە و بێ و بڕۆ و کۆنفرانس بگرا دەرکەوت کەواتە لە ڕێگەی ئینتەرنێت و ئەگەر ئینتەرنێت بەهێزکەیت و چاکەی چپارەیەکمان بۆ ئەگەڕێتەوە بۆ ئەو خوێندن زانکۆکان لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانن بەشێک لە خوێن هەمووشی نەبێ بەشە نەزەرەکەی لە ڕێگەی ئۆنلاینەوە بخوێنن چ پارە و چه هات و چۆیەک و چ مەسرفێک ئەگەڕێتەوە جارێکی تر بۆ ئێمە بازارکردن داواکردنی شت لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە ڕووی ئابوووریەوە ئەوش جارێکی ترە بینی سوودێکی یەکجار زۆری دەبێت جا لەبەرەوە ئەمانە هەمووی مەسلەیەکی گرنگن ئەگەر ڕووی ئابووری تەماشای وێ مەسەلێ بکەین کە بژنێ گریمانەیەکی دانین پشتی کۆڕۆنایە سندوقا نێفدەولی یا دانا قەرزی بۆ وڵاتان ئەرێ گریمان وڵاتێکی زیانین گەلک مەزن پێکەفتن ئەتوی دەمیدا ئەگەرێ چەندە هەیە لێ خۆشببوون دروست ببن بڕوان ناکەم مەسئلەیەک هەیە کە لە مەسەلەی ئابووری و سندوقی دراوی نێودەوڵەتی چۆن دەڵێ سندوقێکی خێری نییە بگرە مەرجی زۆر قورسیشی هەیە بۆی ئەو دەوڵەتانی کە ئەو قەرزانە وەرەگرن ئەبن بە ژێرباری قەرزێکی زۆر گەورەوە جا ئەم مەسئلەیە کەواتە ئاسایشی خۆراکی لەگەڵ ئاسایشی دەرمان مەسئلەیەکی یەکجار گرنگە پێویستیمان بەوە هەیە کە لە دوای ئەوە بایەخی پێ بدەین مەسئلەیەکی تر هەیە کە ڕەنگە گەشتیاری لاواز بێ ڕەنگە گەشتیاری لاواز بێ بۆ چونکە لەمە و دوا گەشتیار ڕووبکاتە هەر وڵاتێک بە هەرێمی کوردستانیشەوە تۆ بۆ دەستگایەک دێی بۆ شوێنێکەچی پلەی گەرماتە پێون بڕۆ ئایا لەمە و دوا ڕێگا ئەدەی 3 ملیۆن گەشتیار لە ساڵێکە بێتە هەرێمی کوردستان بەبێ فەحسکردن بێگومان ئیجراعات قورسە بێ کە ئیجراعات قورس بوو چ بۆ ئێمە و چ بۆ خەڵکی تر کەواتە بێ ئەو پارەی لە ڕێی گەشتیاری دەستەکەوێت کەمەکە ئەبێ بچیتەوە بۆ پارێ لە ڕێگەی شتێکی ترەوە کەوا بەدەستی بێنیتەوە جارێکی تر بایەخدان بە تەندروستی لەگەڵ ژینگە بایەخی پێدرێتەوە ئێستا لەم کاتە کە کۆڕۆنا بڵاو بۆتەوە دەوڵەتەکان هیچ سوودێکیان نەبینی لە کۆگای چەکەکانیان چەک بۆ دوژمنێکە بینراو بێ ئێستا دوژمنەکە نەبینراوە کەواتە چەک چیەکە لەم حاڵەتە نایکە کەواتە ئەو بڕەپارە زۆرەی وڵاتان سەرفیان کردووە لە پێناوی خۆ پڕچەککردن خۆ لە پێناوی تەندروستیە لە مەودوا سەرفەکەن بەشی زۆری لە پێناوی تەندروستی سەرفەکە پێشبینیەوەی چەندی ژینایەتەکردنش لایەنی ئابووری وش لایەنی سیاسیڤە کە ئەتیحاد بێنە دروستکردن دژی سەرهەلدانا ڤایرۆسەکە دیتریا کوژەک ممکنە ئەوەش ممکنە بەس ینی مەبەست ینی لە بوارە ئابوووریەکانە بە باش و بە خراپ گرنگە ینی جوانە پێشبینی بکەین با شتێکی ترت پێ بڵێم ئێستا لە کوردستانە زۆر دنیا خەمی خۆیەخوا بە ئەمە خەمی خۆمان بخۆین لە کوردستاندا تۆ ئەتەوێ موچەخۆری حکومت کەم بکەیتەوە هەموو کابینەکان لە هەوڵی ئەوەدان بۆ ئەوەی کەرتی تایبەت خەڵک وەرگێ بەس خەڵک بۆ ناچێتە کەرتی تایبەت چونکەڵێ خانە نشینیم لە کەرتی تایبەت نییە ئەگە خانە نشینی لە کەرتی تایبەتە بێت دەچێت ئێستا لە کاتی کۆڕۆنا چی دەرکەوت لە کاتی کۆڕۆنا دەرکەوت ئەبێ پێشبینی ئەمە بکەین دەرکەوت ئەو کەسەی موچەی لای حکومەتە موچەکەی وەرەگرێت درەنگ یازوو قەرزیش بێ لای حکومت ماوێتی دەرکەوت کرێکاری ڕۆژانە ئەو بێ بەهەربیت ئەو کەواتە ئەو بیر لە چێکاتەوە لە دوای کۆڕۆنا ئەویش بیرەکاتەوە هەر تەعین بوون باشە ئەڵێ هەر موچەکەی حکومت بۆ من باشە تا من ئێستا لە ماڵەوە دانیشتم کەواتە ئەگەر ئێمە ڕێگەیەک نەدۆزینەوە بۆ کرێکاری ئوجوریەومی بۆ کرێکارێک کە بە ڕۆژانە کار دەکا و لە ماڵەوە کەوتو ئەی ئەبێ نان بخۆ ئەی ئەبێ کرێخانوو بدە ئەی باشە ئەمە چی دەکات کەواتە ئەویش بیر لە تەعین بوون دەکاتەوە ئەویش جارێتر دێتەوە بەلای حکومت تەعینیکە کەواتە زۆر گرنگە بیر لەوە بکەینەوە کە لە کۆڕۆنادا دەرکەوت ئەوەی کە زۆر زەرمەندە موچەخۆریژە بەس ئەوانەی کە موچەخۆر نین زەرمەندی زیاترن ئەمە خاڵێکی زۆر سەرەکی دەبێ ئاگاداری بین شتێکی تر حکوومەت بێوێ موچەش تەوزیعکە 30 ڕۆژ جارێ لە کاتی کۆڕۆنا ئەی چۆن ئەم خەڵکە تێکەڵ نابێ تێکەڵە بێ کەواتە ئێستا دەرکەوت چەند پێویستیمان بەوە هەیە ژێرخانێکی بانکیمان هەبێ و هەموو کەس کیکارد و ماستەرکاردی خۆی هەبێ تاوەکو پارەکەی لە ڕێگەی ئەو جیهازانەوە یەکسەر سەحب بکە کەواتە بەم نەوعە موچە دابەش ناکرێ ئەوها ناکرێ بەم نەوعە ناکرێ کەواتە ئەمان باتەوە سەر ئەوەی لە دوای کۆڕۆنا بیر لەوە بکەینەوە هەموو هاوڵاتیەک موچەکەی لە کۆمپانیایە لە شوێنێکە لە لای کەرتی تایبەتە لە لای حکوومەتە کارتی خۆی هەبێ و لە ڕێگەی کارتەوە پێشنیارەکە گونجایەک و کەرتێ تایبەت بهێتە پێسکردن ناوە هەرێمە کوردستانیدا هەمیشە وا گوتراوە لە هەموو وڵاتێکدا ینی هەتا ئەو باستر سندوق ئەو سندوقی دراوی نێودەوڵەتیە کاتێک قەرزت دەداتێ بەمەرجە موچەخۆرت کەم بێ کەرتی تایبەتت باش بێ بەداخەوە کەرتی تایبەت لە وڵاتی ئێمە هێشتا ناوی کەرتی تایبەتی ڕاستەقینە نییە بۆ چونکە ئەو مافانەی کە هەتا لە کەرتی گشتی لەوێ نیتە
بێگومان خەڵکەکە بۆ کەرتە گشتێکە دەچێت لێرەوە ئەمەش گرنگە بایەخی پێ بدەین جا قسەیە لە ڕووی اقتصادی ینی مارکسی و لینین ینی لینین قسەیەکی هەیە بۆ دوای 1970 شۆڕش سەرەکەوە لە یەکێتی سۆڤێتی جاران دەڵێ هەندێک ڕوودا هەیە لە هەفتەیەکە ڕوویداوە ڕووداوەکە هەفتەیەکی خایاندووە بەس گۆڕانکاری بەشی چەند ساڵ دروست کردووە هەندێک ڕوودا هەیە سیاسی چەند ساڵی خایاندووە بەس ڕووداوێکی بەشی هەفتەیە دروست کردووە ئەم قسەی بینیتەوە بۆ ئێستا کە ئێستا لێ دەکۆڵینەوە هەندێک ئەم قسەیە لێک دەدەنەوە دەڵێن کۆڕۆنا چەند مانگێک چەند شتێک دەخایێنێ بەس دەرهاویشتە درێژخایێنی بەێ دەستێتت خۆش دیسان مام سێبرس هەر مژارە کۆڕۆنای پەیوەندی هەیە ئەپ لانێ کۆمەڵاتیڤە ئەرێب گۆڕەی پێشبینیت هێنەکردن دێ پەیوەندیên کۆمەڵاتی بەرەف چه ئاسچن یەکەم شت دەرکەوت لە ئەنجامی ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتی گوترا لە ماڵەوە بن لە ماڵەوە بووین کەواتە لە ماڵەوە بووین ئێمە ماوەیەکی زۆرە کە لە ماڵەوەین چۆن پەیوەندی دەکەین بە کەس و کارمان و بە خزم و دۆستانمانەوە پەیوەندیەکە گەرم و گوڕم و یەکسەر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگەی با بڵێن ئینتەرنێتەوە بەگشتی ئەگەر پێشی کۆڕۆنای بێژین ڕاستە و خوب بووە ڕاستە و خۆ بوو ئێستا چی بوو لە ڕووی ئینتەرنێتەوە بوو کەواتە لە دوای کۆڕۆناش یەکە بینینەوە بەڵام پێم وایە لام وایە کە جۆرێک لە پەیوەندەکان و بەشێک لە پەیوەندەکان هەر بە ئۆنلاین دەمێنێتەوە بۆ چونکە سێت دەرکەوت ئەوش خراپ نییە یعنی پەیوەندی لە ڕێگەی ئۆنلاینەوە هەر 100% هەمووی خراپ نییە بۆ چونکە ئەو بینینەی کە من و تۆ پێویستمان بەوە هەیە یەک ببینین باشە قەی ناکە بەس دەرکەوت بەڕاستی ئێستا دەرکەوت بەڕاستی هەندێ بینین و هەندێ وەخت کوشتن و 2 ساعات و 3 ساعات لەگەڵ فلان و فلان و فلانە بەڕاستی وەخت کوشتن بوو هەندێک بەلەگەش ڕووی دینی تەماشاوی مەسەلەی بکەین مامۆستا دین هانامە بووی چەندێت مەسی لە ڕەحم هەبیتن ئێسێلەی ڕەحم بە مستەڵەحی جاران ئیلا چوونە لای یەکە بە مستەڵەحی ئێستا تەلەفۆنیش سلەی ڕەحمە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش سلەی ڕەحمە ڤیدیۆ کۆنفرانسیش سلەی ڕەحمە خوا سلەی ڕەحمەکەی هێشتۆتەوە بەس وەسیلەکەی چی لێ کرد وەسیلەکە ئەگۆڕێ لەگەڵ ڕۆژگاردا وەسیلەکە لەگەڵ ڕۆژگاردا هەموو جار جەنابێت تامۆژێتەوەی چەندێک کە ملەتی کورد ملەتێکی کۆمەڵاتیە و تێکەلی ئێکترن تو نابینی ئەڤە دەکەویتە ژێر مەترسیە کە ئەف کۆمەڵاتیە ناکەوێتە مەترسی بەس چییە جۆرێک لە ڕێخستن دروستە بێتەوە یعنی ئێمە کە کۆمەڵایەتیمان کردووە زیادە ڕەویشمان تیا کردووە زیادە ڕەویشمان تێدا کردووە ناوی ئەڵە با بچین کات بکوژین ئیتر باسی کات کوشتن نەما چونکە خەڵک بۆی دەرکەوت کات ئێتوانی ئیستیفادەی زۆری لێ بکەین زۆر کەس لەم کاتی کە بۆی ماوەتۆ ئیستیفادەی کردووە خەڵێکی تر یعنی خەڵک یەک دەبینێ و باوش بە یەکە کاو یەکتر ماچەکە ئێستا نایکە من دڵنیام لە دوای کۆڕۆناش خەڵکی تر زۆریان یەک ماچ ناکەن من قەدیمش ئەمە وتو ئەوانی منە ناسن ئەڵێن تو هەر حەزت لە ماچ نەبووە کاکە وتومە لە کوردەواری پیا و پیاوی ماچ نەکردووە پیرەمێردی ئێمە کە لە چۆناڵێ لە ئەستەمبول بووە بەدیع الزەمان سەعیدی کوردی بینیوە ئەڵێ بەدیع الزەمان کە هات چوین بۆ لای لەگەڵ برادێکم بە ناوی خەلیل خەیالی چون بۆ لای بەدیع الزەمان سەعیدی کوردی ئەڵێ بەدیع الزەمان دەستی گرتم و دەستی خستە سەر شانم ئەوەندە وتی مسافەحەی کوردان وەسانە وتی مسافەحەی کورد ئاوایە کەواتە بە قسەی بەدیع الزەمان سەعیدی کوردی مسافەحەی کوردان ئاوا نەبووە دەستی ڕاستی لەسەر شانی دانا و قۆڵی گرتووە لێرە دەستی هیچیان دەستیان بەرێک نەکەوت ئەی مەبەستە فەرمودی چ تشتە مامین موسلیمانی ئەلتەقیانی کەواتە مسافەحە نەوعی هەیە بەدیع الزەمان گوتی مسافەحەی کوردان وەسان معنای کورد مسافەحەیەکی تایبەت بەخۆی هەیە عەرەبیش مسافەحەی خۆی هەیە کاکە لە خەریج پیاوەکان لوت بە یەکەوانێن ڕئیسی دەوڵەتن لوتیان لە یەکەدەن کەپویان لە یەکەدەن ئەوە خۆ هەر مسافەحەیە ئەبینی چۆنە کەواتە مەبەستم چی بوو هەر ڕاستە مسافەحە هەر هەیە چاکوچۆنی هەیە ئەی باشە هەندێکان ئاوا ناکەن و هەر مسافەحەیە کەواتە جۆری مسافەحە پێم وایە دەگۆڕێ بۆ چونکە کۆڕۆناش نەبێ خەڵک ئێستا ئەمین نییە لە دەستی یەکتر هەک ئەم دەستە نازانی چی پێوەیە بە درێژایی 24 ساعت ئەبینی کەواتە ئەمانە یعنی ئافرەتان بە یەکە گەشتن ئیلا ماچی یەک بکەن ئێستا کە نایکەن من دڵنیام جارێتریش نایکەنەوە یعنی ناڵێم هەمویان بەس ئەڵێم زۆربەیان یعنی هەندێک شت لە ڕووی کۆمەڵێکی شێوازی یعنی ئەمانش گۆڕانکاری کەلتورین کە پێم وایە ئەگۆڕێ دەرکەوت ئەکرێ سێری تۆپێن کەین لە تەلەڤیزیۆنەوە جمهوریش نەبێ ینی جاران خەڵکە چوو ئێشێ لە کۆمەڵایەتەکانەوە بوو یاری لە ببینی ئەگەر بێت و نادیەکان سوود لە پارەی نەقڵە تەلەڤیزیۆنێکە وەربگرن هەندێک یانە هەیە چکە هەموو یانەیەک ئەوە نییە کە پارەی لەسەر جمهورەکە بێ تەنها یانە ئەوروپیەکان تا ڕادەیەک ئەتوانن بڵێن ئێعتیمادیان لەسەر جمهورە ئێستا دەوری ئینگلیزی
تا ئەم ساتە وەختە ڕەنگە ملیارێک و 150 میلیۆنی زەرەر کردبێ بەڵام ئەوە مەسەلەی جمهورە بەڵام دەرکەوت هەندێک یاری لە هەندێک کاتدا لەمە دوا دەیبینی لە ڕووی کۆمەڵایەتی هەندێک یاری بەبێ جمهور دەکرێت مەسەلەن خەڵک لە جاتی بچێ بۆ سینەما و یەک ببینێ لە ڕێی تەلەڤیزیۆنەوە ئەوجا فلیمەکان دەبینێتەوە یعنی ئەو تێکەڵێ جارێکی تر لەگەڵ شتێکی تر لە ڕووی کۆمەڵایەتی دەرکەوت خێزان چەند گرنگە ئێمە خەڵکمان مەسەلەن بینی لە ئەوروپایە یەکسەر کەوتیان شانزەی سێ حدود داخرێ زۆربەی زۆری هاتەوە ئێخۆ ئەوروپا شوێنێکی خۆش بوو بەس لە کاتی ناخۆشی و لە کاتی تنگانە خێزان و عائیلە ئەو چەترەیە کە هەمومان دەپارێزی و کۆمان دەکاتەوە ئەمە هەر ئێمە نا خەڵک لە تونس دە وڵاتەکانت هەموو لە ئەوروپا گەڕانەوە هەمووی هاتنەوە وڵاتەکانی خۆیان ئێستا وتەبێژی حکوومەتی رووسیا ڕووسەکان دەڵێن کاکە ئێمە ڕووسین لە بەریتانیا و لە ئەوروپا هەموو دەگەڕێنەوە بۆ رووسیا ئەڵێ ئێوە نەبوو نەتانگوت ئێمە ڕووسینین و رووسیا ئازادیتیانیە و ئێمە بۆ خۆمان لێوە بووین ئێستا کاڵێن نە ئێمە ڕووسین دەگەڕێنەوە یعنی لەم کاتەیە لە بەریتانیاە دەوێت بێتەوە بۆ رووسیا مەبەستمەوەیە لە ئاستی دنیادا هەموو خەڵک لە دەرێژ بوو لە شوێنێک بوو کە پێشتر ئەمین بوو هەمووی بەرەو خێزانەکانی دەگەڕێتەوە ئەڵێ حەزەکەین پێکەوە بین لەگەڵ یەکابین کەواتە دەرکەوت خێزان مەسئلەیەکی یەکجار گرنگە ئازادی یا تەندروستی کاروباری کۆمەڵایەتی جۆرێک لە ئازادی پێویستە بە کەیفی خۆت و بە ئارەزوی خۆت هاتو چۆ بکەیت بەس دەرکەوت ئەگەر بەو ئازادیە و بەو تێکەڵبوونەوە بۆ ماڵە خەزور و بە نازانم چۆ زیان بگەینە و تەندروستی تێکچوو کەواتە تەندروستی پێشی ئازادی ئەکەوێتەوە بەلایکەش ڕۆی دینی تەماشاوێ مەسەلە بکەین مامۆستای بەڕێز يعني خودی تعالى قرآن پیروز دست بار جنا گویی وقرن فی بیوتیکن بلام ظلام اش در و کارت کن تو نبینی سروش تمرو واندی تک چید وی رنگی اگر زوربه و جنا ناف مال دابن او آیت واویکی لپیشه او ام بیتو بو بابتی کیتر بله قرن فعلکیه واوکا لقل پیشه یا نساء النبی ما نوای جن لمال دا تایبت مندی خزانه کانی پیغمبر بو واذكرن ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة أساس بني نبي الجن بناف مال دا أو تایبت مندی خزانه کانی پیغمبر ابي لقل يابن ببردوامي او تایبت مندی اوانا بويا حتى او كاتي پیغمبر لجيان دابو حتى تایبت مندی خزانی پیغمبر درودی خوای لسر لجياني خويدا كوفاتي كرت وەک ژنەکە ئاسایی او عائشه لما دينو چه بو بصره بسواري وشتر بو وتيانه درشو يوتي پیغمبر وفاتي كرت كواتا تایبت مندی خێزانەکانی پێغەمبەر لە ژیانی خۆیدا وەقەرنە فی بیوتیکن بەس بێمە سەر باسەکە دەرکەوت مەسئلەی ئازادی لەگەڵ تەندروستی بەراوردکەی یەکیان هەڵبژێریت هەند تەندروستی هەڵبژێری تەندروستی هەڵبژێری لەبەر ئەوەیە ئێستا کابینی ئێمە جۆرێک لە ئازادی خۆمان خۆش بووینە بەشی زۆرمان دەڵێن کاکە لە ماڵی خۆت بمێنەرە خۆمە لە دەستدانی ئازادی گەڕانە کە مافێکی دەستوری ئێمەیە بەس بۆ وازمان لێ هێناوە چونکە ئازادی گەڕانەکەمان بوو بە مایەیەکی بوو بە مایەی زیانگەیاندن بە تەندروستی خۆمان و خەڵکی دیکە خاڵێکی ترکە لە ڕووی ئەو ئینە چۆن دەڵێ ڕووی کۆمەڵات لە ڕووی کۆمەڵایەتی بۆمان دەرەکەوێ بریتە لەوەی کە دەکرێت تاکێک ژیانی کۆمەلگە بخاتە مەترسیەوە ئێستا لە کۆڕۆنا وایە کەواتە لە حاڵەتەکانی ڕۆژەکانی تریژ وایە خۆندێ نەخۆشی درمی ترمان هەر هەیە هەندێ نەخۆشی ترمان هەیە هەر گواستراوەیە وایە جگە لە کۆڕۆنا کەواتە ئێستا دەرکەوت من چوزانم فڵانە کەس نەخۆشە بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئەگەر پیاز و سیرت خوارمەیە بۆ مزگەوت ئێکەواتە ئەگەر هەڵامەتی بوو پەسیوی بوو سیلی بوو چوزانم ئەمەی کە پێ دەوترێ ڤایرۆسی جگەر کە نەقڵە بێ هەموو ئەمانە پێویست بەوە ڕووی زانستی پشتڕاستیەوەی چەندی کردە کە ڤایرۆس نەقل بیت یان کوونساخی نەقل بیت بەرێ ئەگەر تەماشای ڕووی ئاینی بکەین فەرمودەمە هەیەت بژیتن لا عەدوە یانکو هیچ نساخیەک ناتەوە گواستن دوور مەخەرەوە ئەوە چونکە تایبەتمەندیە پێغەمبەر درودی خوای لەسەر لە هەموو شتێکە نەیفەرمووە ئەژنا بۆچی فەرمووی ئەگەر لە شوێنێک تاعون بوو یا عەدوا بوو مەیە دەرەوە و کەسیش نەچێ مانای نەقڵە بێ کەواتە سەبەب ورودە خۆ هەیە سەبەب ورودی خۆی هەیە ئەوە پێغەمبەر ئەوەی بۆ فەرمودەیە گوتووە کە ئەو نەخۆشیە بۆ نەخۆشیەکە کە جاری وایە تۆچی بۆ لای نەخۆشیەک عەمەلیات کراوە ترسی کاکە مەترسە خۆ نەقڵ نابێ لەو شوێنەیە وتراوە تێکەڵی نەکەین بێمەوە سەر باسەکە مەسەلەیەکی تری زۆر گرنگ دەرکەوت لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێستاکە ئەوش ئەوەیە کە پێویست بەوە دەکا ئەو قسەیکەن تەواوم نەکرد ینی لە ڕۆژی تریشە هەر ئینسانێک زانی نەخۆشیەکی گواستراوەی هەیە تاوانبارە بچێت بڵاوی کات فەرحەت کۆڕۆنا نییە نەخۆشی تریژ وەکو گوتم هەیە کەواتە زۆر گرنگە ئەم ئەو قسەی کە دەڵێن
الوقایە خەیر من العلاج. ئەزانین من ناتوانم خۆم بپارێزم ئەگەر برادێرە نەخۆشەکە پێی نەگوت بە من ئەو نەخۆشیم هەیە ئەوەیە کەواتە لێرەوە زۆر گرنگە ئەو کەسانی کە ینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە ناوی کۆمەڵایەتیەوە ئەڵێ من سەردانەکەم بەڵام نەخۆشیەک بۆ ماڵێکە گوازێتەوە زۆر گرنگە ئەوە لەو کاتەیە کە نەخۆشە نەچێتە ماڵان وەکو کۆرۆناکە ئەوەی لە فێری هەمان دەمدە مامۆستا گرنگە ئەم گرنگی بدەینە لایەنێ ئاینیشی چونکو ئەم ملەتێکێ ئۆڵدارین و زۆر ئاین لێرە هەنە گرنگە بزانین ئش ڕووی ئاینی و پشتی کۆرۆنایە دەبەرف چچیتن ئایا بیتە ئەگەڕاوی چەندێکە ئاین لاواز ببن باش هەدێشت لەسەرەتاو بڵێم یعنی لە ڕووی ئاینەوە هەموو ئاینەکان دەرکەوت پەیڕەوکارانیان هەیە ئاین لەکوێ ئاین لەکوێ بینین لە پەیڕەوکارەکانی دەرکەوت پەیڕەوکارانی ئاینەکان زۆرینیان هەیە و کەمینەشیان هەیە زۆرینەی زۆری پەیڕەوکارانی هەر ئاینێک دەرکەوت قەناعەتیان بە زانست هەیە قەناعەتیان بە تەندروستی هەیە دەرکەوت قەناعەتێکی ئیجباریە یانجی نانە ڕاستەقینێ ئایلا قسە تۆ ئیجبار کراوی لەسەر ئەوەی قەناعەتت بە زانست هەبێ نا خۆت قەناعەتت هەیە لە هەموو ئاینەکانیش دەرکەوت کەمینەیەکی نەزان هەیە دەرکەوت من ناتوانم هەموو خەڵک بینیوێتی لە هەموو ئاینەکان لە هەموو ئاینەکان ئەو نەزانین سەرچاوی بووچەوە دیگەڕێت بە هەر شتێک بگەڕێتەوە نەزانیە یعنی کە کۆرۆنا دروست نابێ زۆرینەی زۆری پەیڕەوکارانی گشت ئاینەکان گوتیان زانست پێمانی گوت ئەمە ڤایرۆسە و دەگوازرێتەوە وایە موسڵمان مزگەوتی داخست لە مەشە ئەوقافی کوردستان کاتێک گوتی مزگەوت باداخین قسەیان پێگوت گوتیان هیچ کەسێک وای نەکردوشتی وا چۆنە بێ کردوێتی کوردستان ئەوقاف ئەڵێ ئەوقاف یەکێتی زانایان فتوایان نەدا ئەوقاف لە ڕێگەی حکوومەتەوە وتیان بە مزگەوتەکان داخێن نوێژی جومعە نەبێ سەد قسەی هاتە سەر بۆ چونکە نە بەغدا کردبووینە وەقفی سنی کردی نە تورکیا کردی نە سعودیە کەس نەی کردبوو وەرد دوای ماوەیەکە ئێمە هەموو لە شتێکە لە هەموو شتێکە پاشکۆ بووین لەوە پێشەنگ بووین اینجا دەرکەوت دوای مەسافەیەکی زۆر هەتاوەکو چۆن دەڵێ کەعبە و ڤاتیکان و هەموو شتەکان کردیان ئەلەوەشە دەرکەوت کە ئەو هەنگاوە لە لای کوردەوە ئەوە پێشەنگ بوون بوو لە ڕاستیدا جا لەبەرەوە مەبەستم چی بوو زۆر شت دەرکەوت لەوانەیە جا مەبەستم لەم خاڵە ئەوەیە کە باسی ئەومە کرد پەیڕەوکارانی ئاینەکان بەگشتی زانان دانان لەگەڵ ئەوە بوون کە مادەم ئەم بڕیارە زانست گوتی و سەحە گوتی و تەندروستی گوتی هەمومان بە قسەی دەکەین چونکە زانستیش هەر دینە دینیش هەر زانستە بەلێت نابینی مامۆستای بەڕێز ئەvە بەروواژی واقعێ دیندارێکیە کە دیندارێکی ئاسایی بیتن حتا vêgavêjî هەستاوی ئەوە کە ئەف تشتە دژی ئاینەوی هاتی ئەنجامدان دا و ئاینەوی زەعیف ببیتن نا یعنی ئەمە وەکو گوتم کەمینە ئەمە هەر دڵمان بەوە خۆش بێ کە زۆرینەی زۆری کوردستان اینجا زاناش ینی زانای ئاینی زۆر جار تۆ ئەوەش دەڵێ یعنی ئەڵێ هەندێک زانا وای کرد هەر هەندێکە هەر هەندێکە ینی ئەجنا تۆ بڕوانە زۆرینەی زۆرینە لە هەموو دنیادا هەروە بووە جا ئێستاکە کە ئەبینی فاتیکان عیبادەتی خۆی ڕاگرتووە مەسەرەن عومرە و ئەوانە نوێژی بە کۆمەڵ ڕاگیراوە لە سەرتاسەری جیهانی ئیسلامی و هەموو ئەمانە مە نیشانەی چییە پێیان بڵێ لە تاریخ خاشتی وا کراوە ئەڵێن نانەبووە ئەی بۆ ئەیکن ئەڵێن زانست پێمانی گوت ئەمە ڤایرۆسە فەرقی مسلمان و بێباوەڕ ناکە فەرقی باوەڕدار و دین ناکە فەرقی هیچ کەس ناکە بۆ هەمووی وەک یەکە کەواتە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە چی ئەم قسەی من ڕەبتی بە ئاینەوە چی بوو ئەمە ڕەبتی بەوە بوو کە ئاین زۆر پێویستی بە زانستە ئاین زۆر پێویستی بە زانست بەڵێ ئەگەر تەماشای ئاینی بکەین مامۆستای بەڕێزمە فەرموودە هەیەت بژیتن طاعون داخلێ مەککە هەیە و مەدینێ نابی چونکو مەلایکەت ئەتپارێزن و جانابێتە ژیانوەژەداوی چەندێک کە دەرگەهێن وێ هاتنەگرتن ئەرێوە چت گەینیت ئایا طاعون تشتێکە و ڤایرۆس شتێکی دیترە من نازانم ئەوە مەسەلەیەکی طبیە بەس ئەوەندە دەزانم هەندێک جار قسەیەکیش دەکرا دەیان گوت ئەوە خەڵک ڕوو لەو بەردەڕەشاکە ئەی پەرستێت و ئەوانە وانە بۆ بە بەڵگەی ئەوەی بەردەڕەشەکەش تاقیمی پێویستە بە بەڵگەی ئەوەی خودی کەعبەش تاقیمی پێویستە مادام جسمێکی مادیە پێکەواتە دەرکەوت تۆ ئەوە ناپەرستی وەگە بتپەرستایە تاقیمی ناویست ئەوێ کەواتە کەعبە تاقیمی بێ و ماڵەکانی تیش ئەوێ دوو قسەی خێری تر بکەم نەچم بۆ ئەو شتانە ئەوانە مەسەلەی خلافین یعنی یەکەم شت دەرکەوت لە ئایندا کە بڵێ لە سەرتاسەری دنیا ئەم فتوایە درا لە پێناوی ئەوەی کە شوێنی عیبادەتیش دابخەن یعنی چی یعنی پشتمان بە چی بەست بە زانست بۆ چونکە زانست پێمان دەڵێ ئەمە مەسەلەیەکە بۆ کۆڵێ خۆپارێزی پێویستە دوو باشە بۆ وا دەکەی لەبەر ئەوەی نەمرم
لەبەر ئەوەی بژیم لەبەر ئەوەی حیاتم پارێزراو بێ کەواتە دەرکەوت لەو زەڕوراتانەی کە دەگوترێ حیات پێشی هەموویەتی چونکە تا لە ژیان ئامابی عیبادەتی زیاتریش ئەتوانی بکەیت یا چاکەی زیاتر عیبادەت بە مەفهوم فراوانەکەی ئەو زەڕوڕاتت پێنج ئەکرێت پێش و پاش بکرێن بەڵێ زۆر جا باسمان کردووە کەواتە هەموو کاتیش پێش و پاشی بخەی هەمیشە حیات لە پێشەوەی هەمیشە حیات لە پێشەوە پارە چییە لە چاو ژیانەوە بۆ نمونە جا مەبەستم ئەوە بوو کەواتە یەکەم شت کە بۆمان دەرکەوت ئەوەیە کە زانست ئەبێ زۆر ئێعتیباری بۆ بکرێ لە لای خەڵکی ئایندار چونکە ئەوە زانستە پێمان دەڵێ چۆن دینداریەکی جوان بکەیت دوو ژیان دۆستی مەرگ دۆستی نەبین ئێستا بەڕاستی ئێمەی مسلمان هەرچی مسلمانە پێمان خۆشە بۆ ئەم ڤایرۆسە عیلاج بدۆزرێتەوە یان نەدۆزرێتەوە ئەکید پێخۆش باشە کەواتە پێمان خۆش ئەو ڤایرۆسە لە نێو بچێ کەواتە پێمان خۆشە خۆشفای ئەو عالەمە هەمووی بدە کەواتە پێمان خۆشە ژیان بەردەوام بێ کەواتە حەز نەکەین خەڵک بمرێ ئەبێ حەزکەین ژیان بەردەوام بێ بەلێت نەتیجەی دامامۆستای بەڕێز وازعێکی ئاینیەکە تەماشای مەسەلە بکەین خودی تعالەت قورآنە پیرۆزدا سەبارەت زانستی گوتی وما أوتيتم من العلم إلا قليلا كەواتە علم شتێکی زۆر کێمە نە ئێوە کەمی لێ فێربوون علم زۆر ئەوە تەفسیرەکرێ يعني علمتان هەرچەند بێ مەغرور مەبن وفرحوا بما عندهم من العلم وحاق بهم ما كانوا به علم شتێکی جزئی و کەم بیت چاوە پشتە خۆ سەد سەد پێ ببەستی نابێ خدا ئەوە پێ دەڵێ خدا دەفەرمێ ئێوە مەغرور مەبن بەو کەمە علمەی هەتانە علم زۆر فراوانترە لەوەی لەلاتانە یعنی چی یعنی هەوڵی بۆ بدەن بۆیە یەکێک لە دوعاکان کە پێویستە تۆ بیکەی چییە ربی زدنی علمە اینجا بزانە نووسراوە ربی زدنی العلمە تا بڵێ علمی شەرعیە نەکیرە یعنی چی علمە یعنی لە هەموو علمێکە لە هەموو زانستێکە پێویستە ئێمە شت بزانین بینی جا ئەمەیەکە ینی دوعایەکە کە ئێمە بێ بیکەین ینی کۆڕۆنا لە ڕووی ئاینی پێگەی زانستی بڵند کردەوە کەواتە ئایندارەکان دەبێ بەرەو زانست بچن ئەمە یەک دوو ئەبێ بەرەو چی بچین بەرەو ژیان دۆستی بچین چونکە ئێمە هەمومان پێمان خۆشە عیلاجی بۆ بدۆزرێتەوە کەواتە هەمومان پێمان خۆشە خەڵک لە نێو نەچێ ئەمەش مەسەلەی ژیان دۆستی سێم ئەگە بڵێ هەندێک جار دەڵێ هەندێک کەسەڵێ خەڵک بە ناخۆشی بۆ لای خوا دەگەڕێتەوە ئەم قسەیە سەد وانە ڕەنگە تاکێک ڕیا شوێنی دواکەوتوو ڕەنگە بە ناخۆشی بگەڕێتەوە ناخۆشی ببینێ بەس تۆ شوێنی پێشکەوتوو بە پێشکەوتن دەگەڕێتەوە سەر نمونەیەکت بۆ دەڵێم یعنی تۆ پێغەمبەرێک تێ وەکو سولەیمان سەلامی خوای لەسەر ئەم پێغەمبەرە بیەوێ مەلیکەیەک شاژنێک وەک شاژنی سەبە بێنێتە سەر ڕێبازە ئاینەکەی خۆی دەبێت چی پێنیشاندە وانە یعنی هەرچی پێ بڵێ ئەو شاژنە هەموو شتێکی هەیە قیلە لەها ادخلی الصرحە بانجان کرد وەرە نێو قەسرەکەی ئێمە فلما دخلته حسبته لجة ئەرزەکەی هەمووی ئاو بوو وكشفت عن ساقيها توزي كراسكي برس كربو ترنبه قيل إنها صرح ممرد من قوارير أم أرزا أم قصرة أرزيكي شوشه أو لجيري دروا ترنابي أما تشيا أما أو نية تشتوا بيشكوتنيك ديكي بيني قال ربي قالت وتي إن ربي إني ظلمت نفسي وأسلمت مع سليمان لله رب العالمين كاتب بو خلقي بيشكوتو دەبێت تۆ نمونەی لەو پێشکەوتوتر پیشاندەی ومێدی ئەوەت نەبێ خەڵک بێتە سەر ڕێبازەکەی تۆ بە دواکەوتویی تۆ ئەبێت تۆ پێشکەوی بۆیە خوددا فەرمووی لیمەن شاء منکم ئەن یەتەقەدەمە دیوتە وەستان نییە وەستان لە دنیادا وەستان نییە پێش نەکەوی دواکەوی بۆ چونکە دوجار ئێستا خەمی ئەوت بێ چەند خۆشە هەر خاوەن ئاینێک ناڵێ دینەکەی من حەقە چەند خۆشە پەیڕەوکاری هەر خاوەن ئاینێک ئەڵێ خۆزگە پەیڕەوکاری ئاینەکەی من عیلاجی کۆرۆنا بدۆزێتەوە ئەوێت تۆ بزانی کۆرۆنا ئەگەر ئەڵێ لە سینەوە هاتوو لە خراپی ئەوانەوە هات ئەی ئەگەر عیلاجەکەش هەر ئەوان دۆزیانەوە ئەی ئەگەر عیلاجەکە ئەوروپا دۆزیەوە وایە کاتەمانە هەموو چیمان پێ دەڵێ لە ڕووی ئاینی کۆرۆنا پێمان دەڵێ مسلمان ئەبێ پێشکەوتوو بێ ئەبێ نمونەی جوانی لابێ ئەبێ ژیان دۆست بێ ئەبێ زانست دۆست بێ کەواتە لێرەدا نەوعیەت گرنگە کە ناوە مسلمانە دەهەبیتن یانژی ڕێژە گرنگە وەکو ئاماژە تێنەدان بژنێ 2005 هێز زۆر بەی هەرە زوری خەڵکی بنە مسلمان ئای پێغەمبەر درودی خوای لەسەر باسی ئەوەی وەڵام داوەتەوە فەرمووی لەیوشیکەنە ئەن تەتەداعە عەلەیکم الأمم یعنی ڕۆژێ دێ ڕەنگە هەموو گەلانی تر بەسەر ئێوە دابدەن و ئێوە لاواز بن قالوا أو من قلة نحن يا رسول الله أو الرجاء ما كمين قال لا لكنكم كثير
غثاء كغثاء السيل ئێوە وەکو کەفی سەر دەریاوان ئەو کاتە کەواتە مەچمان پێ دەڵێ شەرت نییە زۆری هەر باش بێ گرنگە نەوعێتیش باش بێ جا لە ڕووی ئاینی فقهەکەی پێڵەن فقی واقع کە هێشتا ئێمە هەر زۆر لێ نازانین ئێمە مسلمان یعنی ئەم واقعە بخوێنیتەوە لێ تێبگەیت لەسەر زەوی ئەوە قسە فقەکانت بکەیت لەسەر زەوی ئەوە بانکو فقهی نەمەرجە هەمی جار حاکم بیتەوە زەهنیەتەوە ئەی چۆن بڕوانە کاتی خۆی من لە بیرمە تەڵەبەی زانکۆ بووم لە جامیعەی مووسڵ کوڕێک لە حوشەی مزگەوتەکە نوێژی جومعەیە کرد والله ئەم نمونەیەم لە بەرچاوە باسی ساڵی هەشتاکانەکەم لەوێ فەقیهەیە کات مەلایە کات گوتی ئەو نوێژەت قبوڵ نییە وتی بۆ وتی ئەو حرەمی مزگەوتە بێ بچتە ناو حرەمەکە وتی آخر زۆر قەڵەباڵغە و لێوتی نا ئیقتیداد نەکردووە ئێستا هەرچی فەقیهمان هەیە هەمووی زۆربەی یا سەرکردەی حیزبە ئیسلامیەکان فتوای دەرکردووە ئەڵێ 3 کەس بچن لە مزگەوت نوێژەکەتان بکەن 3 کەسی پاک یعنی نەخۆشی نەبێ لە ڕێی ئینتەرنێتەوە نوێژی جومعە بڵاوکەنەوە ئێمە لە ماڵی خۆمان لە ڕێی ئینتەرنێتەوە ئیقتیدا دەکەین ئەمە قسەیەکی تازەیە کەواتە لە حاڵەتی زەرو ئەمە لە هیچ دنیا نەبووە لە هیچ زمانێکیشان نەبووە کەواتە ئەم ناڵێم ئەمە خراپە ئەڵێم باشە ئەڵێم ئافرین کەواتە ئەمە چییە ئەمە بۆ دەرەکەوێت تۆ ئەتوانی چی بکەیت ینی مزگەوتیش نەکەیتەوە یەکێک لە زاناکانی ئێمە ئەوەشی کرد لە ماڵی خۆیەوە نوێژی جومعاکە خەڵکی اقتدای پێک ئەمە مەبەستم چییە مەبەستم ئەم قسەی بۆ هاتە ئاراوە من ناڵێم بیکەن یا مەیکەن ئیشی من نییە بەس مەبەستم بۆچی سەرکردەی ئیسلامی و زانای ئیسلامی بیر لەوە ئەکەنەوە نوێژ بە ئینتەرنێتیش ئەکرێ و اقتدای پێ بکەیت لە ڕێی ئینتەرنێتەوە بۆ وا دەڵێ ئەوە واقعەکەیە بەس فقێکی لەمە پێشکەوتوتر هەبوو زانای مسلمان هەیبوو جاران ئێستا نیمانە فقه التوقع یعنی فقهی پێشبینی کردن کاکە دوای 10 ساڵی تر دینە چی لێدێ دوای 50 تر چی لێدێ کەواتە ئەم فقهەی پێشوو تەراکوماتی پێشوو بووە من ئەزانم بە درێژایی مێژوو هیچ مزگەوت تێدا نەخراوە چونکە پێشتر نەیانزانیوە ڤایرۆس چییە و میکرۆب چییە ئێستا کە زانیت ڤایرۆس شتێکی ترە و میکرۆب شتێکی ترە و بەکتریا شتێکی دیکەیە فتوای تازە دی دەمامە بەحسی ڕووی کۆمەڵاتی کردین بە گوتی ڕەنگە پەیوەندیان کۆمەڵاتی بەرف تەقەڵوسێ بچن یانکو پەیوەندیان تەقلیدی نەبینم شێوازێکی دیکە دروست بێتن یە ئۆنلاینێ وەکو بێژنێ ڕێیا سوسیال میدیا ئەوان مەسەلانە ئەرێ تو نابینیش ڕووی ئاینیژی دێ مەترسی کەویتە سەر تەقوسات و عیباداتێن ئاینی مەترسی نییە چونکە چی بوو مەترسی نییە چونکە گۆڕانکاریەکە لەگەڵ ئەو بارودۆخە خۆ بارودۆخکە ئاسایی بووە بارودۆخ کە ئاسایی بووە کاتە خەڵکە چێتەوە مزگەوت نوێژی خۆیەکە مشکلی نابێ بەس مەبەستم ئەوە بوو چەند گرنگ بوو لە کاتی ناسروشتیدا تۆش فتوایەکی ناسروشتی ئەدەی وایە هەڵا ئەوەیە تۆ بڵێ مادام کۆڕۆنایە کورە نوێژ چۆن تەرکەکری ئەی هەوار وەرن ئیلا بێ بچینە مزگەوت آخر خۆی بامۆستای مزگەوت گوتیمێ وایە عقلی بەکاری هێناوە کەواتە باسەکە لە چی دێ باسەکە لەوە دێ بۆ لە مەودووە ئاین پەروەرانیش شتێکت بیرخستمەوە با بڵێن کۆڕۆنا تەواو بوو کە ناچین بۆ مزگەوت لە مەودووە مزگەوتی ئێمە هی مسلمان لە ڕووی تەندروستی مەترسیدارترە لە پەرستگای مەسیحیەکان بۆچی مەسیحیەکان بە پێوە نوێژەکەن پێڵاویان هەیە و دانیشتون لەسەر کورسەکە ئێمە پێخاوسین ئەچینە ناو مزگەوتەوە فەرشمان هەیە سەرمان دەخینە سەری سێجاڵێن سوبحانە ڕەبی الأعلا وبحەمدی هەناسەیەک بین شتێک لەوێ بچێتە دەممانەوە کەواتە مەسئولیەتێکی چەند گەورەیە لەسەر مسلمان لە ماڵەوە دەستنوێژ بگرێ و بچێتەوە ئەوێ ئیتر وانە نەکات لە مزگەوت دەستنوێژ بگرێ بە پێی تەڕ بچێتە سەر ئەو فەرشانە ئەو پێتەڕێی ئەو پێیەکی تر و دەستێکی تر و هەناسەی یەکێکی تر ئەچێتە سەری و هەناسەی ئەوی تریش من پێم وایە بۆ لە مەودووە ڕەنگە هەر ئەبێ بیر لەوە بکەینەوە کە مزگەوتەکانمان ئەبێ خاوێنتر بێ لە ئێستاش فەرشەکانی بگۆڕێ یا بە معنایەکی تر وازانم وازە فەرش دێنی وا ئەزانم پێشبینی ناڵێ پێشبینی خۆ پێشبینیە پێشبینی ئەوە دەکەم هەموو فەرشی مزگەوتەکان هەڵگیرێ تەختە ڕێژ بکرێ بە جۆرێک لە جۆرەکان پێشبینی ئەوە دەکەم هەرکەس بەرماڵی خۆی لەگەڵ خۆی بەرێ لەسەر بەرماڵی خۆی نوێژی خۆی بکات سەحیترە پێشبینیە ینی هیچم نەوت جوانە دەستێتە خوشماوەستەی بەڕێز هەر ساخ و سەلامەت بێ ئینشاءڵڵا بینەرین بەڕێز ڤی ئەوای دینە دومایەوێ خەلێکێژی زۆر سپاس بۆیان بەڕێژی کە هینجی بەشدار مودگەلمە ئەدبینەریەدا هیڤی ئەماوە مەشیاویتن سوودێکی ببەخشینە هەوەیان بەڕێز زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کە دگەلمەتمان دوو بوون ساخ و سەلامەت بن ببینم خێر و شاد